اما درێژە پێداری کارە هونەریەکانەمە کە ئیشاڵڵا لە چەند شار و شارچکەکانی تری هەرێمی کوردستان بەردەوام دەبێت. ئەم پێشانگایە لە چ فۆتۆپێک دێت کە سروشت و پێکەوە ژیان لەخۆ دەگرێتەوە. زیاتر لەسەر لەم پێشانگادا کارم لەسەر زیاتر لەسەر شێوەی ورد کردووە. هیوادارم بەهرە بە گەنجەکانمان بدرێت کە ئێمەش وەکو گەنجەکانی تر دەتوانین کاری جوان بکەین، باشتر بکەین. ئەو پێشانگە زیاتر بابەت بە سروشتی کوردستان درابوو. ڕاستی هەموو وێنەکان جوان بوون، هەموو وەرزیتیا بوو، بۆ نمونە پاییز و بەهار و گرنگی زۆر بە سروشتی کوردستان درابوو. پیرۆزبایی لە سەرجەم خەڵکی سلێمانی و بە تایبەت خوێنەرانی ئەم شارە جوانەکەین بە بۆنەی یادی 72مین ساڵی دامەزراندنی کتێبخانەی گشتی. دیارە ئەم پێشانگایە چەند دەستگایە کاتوونەتە ئێرە لێرە دەشکانی خۆیان کردو بۆ کتێبەکان. هیواداری ئەم جۆرە پێشانگایانە لەم بۆنە و لەم یادانەیە زیاتر بکرێتەوە تاکو کولتوری کتێب خوێندنەوە زیاتر بەم شارە جوانەمان بگەێنرێت. کتێبخانەی گشتی سلێمانی مژدە ئەدا بە خوێنەرانی خۆی کە سیستمی بە ئەلەکترۆنیکردنی زانیاریە بیبلۆگرافیەکانی کتێب لە ڕێی کۆمپیوتەر و بە ڕێگەیەکی ئاسان و بە داتابیس بتوانێت بەدەست بێنێت. ئەمە دوو پرۆژەی زۆر گرنگە لە ناو کتێبخانەی گشتی بۆ یادی 72 ساڵەی کردنەوەی کتێبخانەی گشتی. ڕێبەریا کار و ڕێنانە پیشەیی بەردەوامیدان بڤەکردنا خۆلێن جۆراوجۆر بۆ کچوکڕێن باژێ رێزاخۆ ئەvە خۆڵە دریار و کۆمپیوتەرێ بۆ سعودوو کچوکڕێن زەخوات یەڤەکردن و بۆ ماه هەشتی ڕۆژە دێ بەردەوام بێت نوکەمی بەرە خۆناغا دوماهێکی vێت خۆلێت خات چین دوان خۆڵەدا 45 ڕۆژ پراکتیک بین کو سەر خۆڵە کۆمپیوتەرێ و دروارێ پراکتیکی هاتیانی شەوەندان هەروسە دوان خۆڵەدا مە دو پرۆژێن بچیک هەبینە یەکشۆنە دروستکردنا نزیکی 5 سەدریا بوو نەخۆشخانە زاخ و هەروسە نزیکی 250 دەستێن جلوبەرگن قوتابخانێ بۆ قوتابیên باژێرە زاخەوێکێن دەرەمەت Ez wekîçek li vê xole ez fêrî gelek tişta bim wekî diryarê ez nikeşim cilkop dirîm û me gelek min xwayeke mezin jî ji vê xolê dît hîv dikem berdewam bin û ez spasiya mamostaya xwe jî dikem ku em fêrî van vê diryarê kirin.